تا دێت ئەگەری گۆڕانکاری لە ناکاو لە عێراق و ناوچەکە زۆرتر دەبێت و کوردیش تا ئێستا پلان و بەرنامەی بۆ داهاتوو نییە. ئەمە لە کاتێکدا پێشبینی دەکرێت کەرکووک و ناوچە جێناکۆکەکان پشکی شێری گۆڕانکاریەکانیان بەرکەوێت. هێزە کوردستانەکانی کەرکووک بە گرنگی دەزانن سەرکردایەتی سیاسی کوردستان بە وردی چاودێری گۆڕانکاریەکان بکات تا بتوانێت لە ئەگەری دروستبوونی هەر پێشهاتێکی لە ناکاو ڕۆڵی لە پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کەرکووکدا هەبێت. عێراق بەگشتی وە شاری کەرکووک بە دۆخێکی زۆر تایبەتدا تێدەپەڕێ. پێم وایە حیزبە کوردستانەکانی شاری کەرکووک کە ئێستا لە شاری کەرکووکداین پێویستە پلانێکیان هەبێ چونکە هەر وەزعێک دروست بێ لە عێراقا پشکی گەورەی بەر کەرکووک و ناوچە دابڕێناوەکان بەردەکەوێت چونکە خۆمان دەزانین کە هێزێکی زۆر هاتوۆتە ئێرە و بنکەی ئەمریکیش دیارە لە کەیوان کە هەن دیارە ئەگەر گۆڕانکاری ببێ ئەوەی کە چاوەڕێ دەکرێت پشکی گەورە بەر ئەم ناوچان دەکەوێت پێویستە کورد بە شێوەیەکی ژیرانە مامەڵە بکە شتێک نەکات لە سەری بکەوێت چونکە دۆخەکە هەستیارە. لایەنە کوردستانیەکانی شاری کەرکووک حیزب لایەنە سیاسیەکان زۆر گرنگە لەسەر ئاسی بەرپرسیەکەم کۆبوونەوە بکەن و بە ئەجیندا و ڕوئیایەکی هاوبەشەوە دەرچن و پێم وایە دەبێ داواکاریەکش ئاراستەی سەرکردایەتی سیاسی کورد بکەن بەوەی کەوا گەر بڕیارە سەرکردایەتی سیاسی کوردی کاتی گفتوگۆکردنی چ لەگەڵ ئێرانەکان و چ لەگەڵ ئەمریکیەکان هەر داوایەکیان هەبێ دەبێت لەوێ چوارچێوەی پارێزگاریکردن بێ لە بەرژەوەندی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەبێت چارەنووسی ئەو ناوچانە بەشێ بێ لە گفتوگۆکانیان کاتێ لەگەڵ ئەمزل هێزانە دەیکەن ئەمەش ئەرکی لایەنە سیاسی کوردستانەکانی شاری کەرکووکە بەوەی دەبێت ڕوئیایەکی هاوبەش بدەن بە سەرکردایەتی سیاسی کوردی دەبێت چارەنووسی ئەم ناوچانە پارێزراو بێ و بەشێکی سەرەکی گفتوگۆی سەرکردایەتی سیاسی کوردی بێ. دەرهاویشتەکانی پشت کوشتنی جەنەڕاڵ قاسم سلێمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسدارانی ئێران لەلایەن ئەمریکاوە تا دێت قوڵ دەبێتەوە بە جۆرێک هەردوو وڵات هەڕەشەی دەستپێکردنی قۆناغی ململانەی سەربازی دەکەن. بەرپرسێکی یەکێتی لە کەرکووک بێدەنگی و بێلایەنی کورد لە ناوچەکە بە هەنگاوێکی باش دەزانێت هەمان کات هەمانگی و دانانی پلان و بەرنامە بۆ داهاتوو بە پێویست دەزانێت. تەماشاکردنی کوردیان بێدەنگی کورد با باشتر بڵێت بێدەنگی کورد لەم هەلومەرجەیە پێم وابێ ئەمە باشترین هەنگاوکە کورد دەینێت و نابێ هەر بە بەشی ئیکتیفاکە بەڵکو دەبێت کورد سەرکردایەتی سیاسی کورد لەم بەزووترین کات کۆبنەوە ژوورێکی ئۆپراسیۆنی هاو بەش دروستکەن ئەم ژوورە بۆ ئەوە بێ کە بتوانن تاوتی دەقە بە دەقەی هەلومەرجی سیاسەکەی ئەم منطقەیە بکات چونکە بەڕاستی ئەحداسەکان لە منطقەیە زۆر سریعە بە تایبەتی لەبنانەکان زۆر تون بۆ تۆ لە بینی ئەمریکا و ئێرانە جابووە جێخۆیەتیە کورد بۆ هەموو ئەگەرەکانی ئێستا و دوایتریش پلانی هەبێت پلانی ABBC بێت هەموو جۆرە پلانێکی هەبێت بۆ ئەوی لەگەڵ هەموو ئەو هەنگاوانی کە دەدە پێشەوە مامەڵی لەگەڵاکات و مامەڵیشی زی لەگەڵاکە بووی بووە دەرفەتێک لە میانی ئەم ملمانێت دەرفەتێ بقۆزێتەوە بووی بتەنە چی لە خزمەتی کوردە و منطقەی جێناکۆکا بیکات. ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران لە ناوچەکە مەترسی سەرهەڵدانی ئاڵۆزی زیاتری لە عێراق لێ دەکرێت. چاودێران وای دەبینن هەر هەنگاوێکی نێوان ئەو دوو وڵاتە بە ئاڕاستەی شەڕ و پشێوی ناوچەکە بەرەو دۆخێکی خراپی سیاسی و ئابووری دەبات. دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستانیش وەکو هەمیشە قوربانی یەکەمی ئەو ئاڵۆزیانە دەبن. چیان نووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.